ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر کەسێک زمانی ڕابێنێ لەگەڵ زیکری خوادا خوای گەورە زمانی دەپارێزێ لە قسەی لەغو و باتڵ و جوێندان. ئەوەی زمانی لەسەر زیکری خوا ڕاهات بێ دەمی پیس نییە دوو لە ڕێی بەڕێستان، دەم شەڕ نییە، خراپ نییە، قسە بەمەکە و بەوەکە ناڵێ. بەڵام دەفەرمێ هەر کەسێک زمانی وشک بێ لە زیکری خوا، ئەو ئینسانە دەبینی بەردەوام گوێنەدا بە ئەمەکە بەوەکە، غیبەتی ئەوەکە دەکات، سوکایەتی بەوەکە دەکات، چونکە زمانی لە زیکری خوا وشک بووە، لە جاتی زیکری خوا گوێنەدا، لە جاتی زیکری خوا خەڵکە شکێنێتەوە، لە جاتی زیکری خوا سوکایەتی بە خەڵکی دەکات، لە جاتی زیکری خوا گۆرانی دەڵێ، چونکە زمانی وشک بووە لە زیکری خوا. بەڵام هەر کەسێک زمانی تەڕ بێ بە زیکری خوا، خوا لەو کەسانەمان بگێڕێ دەبینی خۆی دەپارێزێ لە قسەی پڕوپوچ، لە جوێندان، لە سوکایەتی کردن، چونکە زمانی زیکرە، زمانی جوێندان نییە. بۆیە قڕ بەسەر ئەو کەسانەی، خاک بەسەر ئەوانەی کە زمانیان لە زیکری خوا بە دوورە.